بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەو ڕێکەوتنی کە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقا ئیمزاکرا ئیمڕۆ بۆەوەی کە چیتر هەناردی نەوت هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە و لە ڕێگەی کۆمپانیای سۆمۆ بێ کە عێراق بەسەرپەرشتی عێراق و هەرێمی کوردستان ئەم بابەتە بۆ لە مۆدوا بەڕێو دەچێت میوانداری بەڕێز هاوڕێ تۆفیقمان کردەوە کە بەڕێزیان ڕاوێژکاری سەر کۆمار کاگەورێ خێربی سپاس. من یەکەم پرسیارم ئەمێ بزانم کە ئەمەی ئەمڕۆ ئەیبینین و ئیمزاکردنەی کە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقا کە دەمێکە داوا دەکرێت ئەمە بکرێت ئەمە بەرهەمی کێ؟ بێگومان لە نێوان حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێمی کوردستان ماوەیشی دوور و درێژە دانووسان و لێکتێگەشتن هەڵبەس و دابەس بۆ گەشتن بە ڕێکەوتن ڕوویان داوە و ئەگەر ئێوەی بەڕێز و بینارانی بەڕێز یادەوەری خۆمان زیندوو بکەینەوە بینین ماوەی ساڵێکە تیمی دانووسانی حکوومەتی هەرێمی کوردستان بە بەردەوام لە بەخایە تەنانەت تیمی حکوومەتی هەرێم جاروبار لەلایەن کۆمەڵانی خەڵکو و تۆڕەکانی سۆشیال میدیا ڕخنەشیان لێ ژیرا کە بەردەوام بە ڕێگاوان بۆ بەخا و ئەو کات بەڕێزکا قوبات سەرۆکایەتی تیمی دانووسانی حکوومەتی هەرێمی کوردستان کرد و لە هەمان کاتە بەرئەنجامی ئەو لێتێگەشتنە سیاسی کە ئێستا لە عێراق هاتوۆتە پێشەوە ئەم ڕێکەوتنەی لێکەوتەوە. منە مەوێ ئاماژە بەوە بکەم کە لە پاڵ هەوڵی هەموو لایەنەکان کە ئەمە ڕووداوێکی گرنگە بۆ ژیانی ئابووری بۆ ژیانی سیاسی کوردستان و عێراقیش بە هەمان شێوە دامەزراوی سەرۆکایەتی کۆمار بە ئارامی لە چوارچێوەی ئەرشی دەستوری خۆی ئەرکی سیاسی خۆی دوور لە خۆدەرخستن و پروپاکەندەی میدیایی لە هەوڵێکی زۆرا بوو جەنابی سەرۆکۆمار لە کۆبوونەوەکانی لەگەڵ بەڕێز سەرۆگۆزیرانی عێراقی فیدراڵ لەگەڵ بەرپرسانی باڵای عێراقی لەگەڵ بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر پەرۆش بوو کە هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراقی فیدراڵ بگاتە ڕێکەوتن و ئەمڕۆکەش دوای ئەو ڕێکەوتنەکە کرا بەڕێز سەرۆگۆزیرانی حکوومەتی هەرێم سەردانی بەڕێز سەرۆکۆماری کرد و ڕۆڵی سەرۆکۆمار و دامەزراوی سەرۆکایەتی کۆمار لە مەسەلا گرنگ بوو. حاڵێکی تر کە بەلای منەوە حاڵێکی جەوهەریە باسی بکەین ئەمیژەوەیە کە ئێمە ئێستا هەرێمی کوردستان لە بارودۆخێکی توانم ناوی بنم لە نێوان دوو کەوانە دیفاکتۆی نەوت ئێستا بووین بە خاوەنی جۆرێک لە چوارچێوەیەکی قانونی بۆ نەوت. ڕزگارمان بوو لەوەی کە لە بۆرسەی جیهانی کۆمپانیاکانی نەوتەکەمان بە نرخێکی هەرزانتر لێ بکڕن بڵێن لەبەرەوەی حکوومەتی عێراقی ڕازی نییە لەبەرەوەی نەوتەکەی ئێوە مۆڵەتی یاسایی نییە. ئیمڕۆکە نەوتی هەرێمی کوردستان چوارچێوەیەکی یاسایی وەرگرتووە و ئەفرۆشرێ. ئەشتوانم خاڵێکی تریش بڵێم ئەویژەوەیە کە بەپێی ئەم ڕێکەوتنە مافی دەستوری خەڵکی کوردستان و حکوومەتی هەرێم لە چالاشی نەوتی وەکو هەرێمیکی فیدراڵی پارێزراوە واتە هەرێمی کوردستان خۆی کەرتی نەوتی ئەبا بەڕێوە چالاشی دەرهێنان گەڕان گرێبەسکردن تەنها فرۆشتنەکەی لەلایەن حکوومەتی عێراقی فیدراڵ لە ڕێگەی کۆمپانیای بازارکردنی نەوت سۆمۆ و ئەمەش دەرگا کاتەوە بۆ شەفافیت چکە کۆمپانیای سۆمۆ کاتێکە نەوتە فرۆشێ نرخی نەوتەکە ماڵگانە لەسەر ماڵپەری وەزارەتی نەوت بڵاو بێتەوە و ئەمە ئەو تەمومژەی لەسەر شەفافێتی نەوت هەیە تا ڕادەیەکی زۆر لاچی. باشە باسی شتێکت کرد ئەو گرێبەستانەی کە لەگەڵ کۆمپانیا نەوتەکانە هەیە هەرێمی کوردستان کردوێتی چیتر حکوومەتی عێراق توانێت ینی ئەو گرێبەستانە پێداچوونەوەی پێدا بکە. بەڵام هەنێک پابەندی هەیە کە هەرێمی کوردستان هەی بووە لەگەڵ ئەو کۆمپانیانە چی ئەگا لەبارەی ئەوانەوە ینی مەسەرەن قەرز هەیە هەندێک پابەندی هەیە ینی هەندێکیان بۆ چەند ساڵێکە. بێگومان ئەم ڕێکەوتنە سەرەتایەکە بۆ نووسینەوەی قانونی نەوت و گاز هەرخۆشیان لە لەمانە ئاماژەی پێ نەکراوە. بەڵێ لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەی نێوان سەرۆگۆزیرانی عێراقی فیدراڵ و هەرێمی کوردستان هەردووشیان باسییان کرد ئەمە چارەسەرێکی کاتیە بۆ ئێستا هەتا قانونی بودجە دەرەچێ و قانونی نەوت و گاز دەرەچێ ئەو کاتە هەموو بابەتەکان یەکلایەکرێتەوە. جەوهەری ئەم ڕێکەوتنە ئەوەیە کە مافی قانونی ئەدا بە فرۆشتنی نەوتی کوردستان بەڵام لەژێر چەتری حکوومەتی عێراقی فیدراڵە. ئەمە جەوهرەکەیەتی و هەروەها لە کۆنگرەکەشە سەرۆگۆزیرانی عێراقی فیدراڵ وتی هەر پێشاتێکی تازە هەر شتێک پێویستی بە لەکتێگەشتنی زیاتر بێت سپێراوە بە لیژنەیەک بۆ ئەوەی کە ئەوان چارەسەری بکەن. دیارەکە ئەچێتە بواری جێبەجەکردن ئەم پرسیاری بەڕێزە کردێ دەیان پرسیار و بابەتی تریژێتە پێشەوە. هەرشمەوێ لێرە خاڵیشی تریش بڵێم بەڕاستی
ئەویژەوەیە کە ئێستا زمینەیەک دروست بووە بۆ ئەوەی کە قانونی نەوت و گاز دەربچێت کە ئەمە گۆڕانکاریشی ڕێگوڕیشەیە لە ژیانی دەستوری چۆن مەسلەی فیدراڵی مەسلەیەشی گرنگ بوو بۆ گەلی کوردستان قانونی نەوت و گازیش ئەتوانە بڵێم فیدراڵەتێکی ئابوووریە بۆ خەڵکی کوردستان و مافی نەتەوەی گەلی کورد لە ناو عێراقا بەڕێز سەرۆکۆمار بە پەرۆشی بە ئارامی ماوەیشی دوور و درێژە هەماهەنگیە کات بە دوواداچوونەکات کە بۆ ئەوەی زمینە ساز بێت قانونی نەوت و گاز دەرچێت ئێستا درافتێک باوکو ئەڵێن کاغەزێکی سەرەتایە ئامادەکراوە پرەنسیپە گشتیەکان لێک تێگەیشتن هەیە ئاماژەکان بۆ واچن کە لە داهاتووە قانونی نەوت و گازیش دەرەچێت کە ئەوە قانونیشی زۆر زەوهەریە حاڵیشی تر من دوور ناکەمەوە لە پرسیارەکەی بەڕێزت ئەمەوێ بۆ کورسات و بۆ بینەرانی بەڕێزیش لێرە ڕای بگەێنم کە بەڕێز سەرۆکۆمار هەوڵێکی زۆر باشیاوە بۆ ئەوەی کە قانونی دادگای فیدراڵیش بە ژۆرەی دەستور دەربچێ ئێمە هەمومانەزانین کە کێشەی گەورە لە نێوان کوردستان و دادگای فیدراڵی پێیا بووە هەروەها کێشەی گەورە لەلایەن سەرکردە سیاسیەکانی عێراق لەگەڵ دادگای فیدراڵی دروست بوو ڕخناگرن کە ئەم دادگای فیدراڵیە بەپێی دەستوری تازە دروست نەبووە بەڵام هەوڵەکانی سەرۆکایەتی کۆمار لەگەڵ لایەنەکانی تر لە پاڵ هەوڵەکانی تر هەوڵێکی ئارامە لۆبیەکی دەستوریە لە چوارچەوەی ئەرکە دەستوریەکانایە بە ئارامیە و هیوادارم لە داهاتوو ئەنجامیشی باشی هەبێت لەوانەیە ئەمە پرسیاری تەنها من نەبێ پرسیاری زۆرێک لە خەڵک بێ بۆچی ئێستا ئەم قەناعەتە دروست بووە ئێمە نەوت تەسلیمی عێراق بکەین یان نەوتمان لە ڕێگەی عێراقەوە بڕوە کە داواکاریەکی بەردەوامی خەڵکو و لایەن هەنێک لایانی سیاسیشە لە هەرێمی کوردستان کاڵێن با ئەم کارە بکرێ ئێستا چونکە هەندێک لێدوان هەیە ئەڵێ ئیتر خۆشگوزەرانی ڕووماتیەکە ئەی بۆچی ئەم خۆشگوزەرانیە پێشتر نە ئەکرا ڕووماتێ بکە بێگومان ئەمە بابەتێکی سیاسی ئاڵۆزە جەوهەرەکەی ئەوەیە کە هەرێمی کوردستان لە هەوڵا بوو کە مافی فرۆشتنی نەوتیش بەدەست بێنێ ئەو کاتە بارودۆخی عێراق جۆرێکی تر بوو بارودۆخی هەرێمی کوردستان جۆرێکی تر بوو هەرێمی کوردستان ئەویست مەلەفی نەوت بە تەواوەتی بخاتە ژێر چنگی خۆی و خۆی مامەڵە بە کڕین بە فرۆشتن بە هەموو گرێبەستەکان بکە دیارە بارودۆخیشی تازە لەم چەند ساڵە لە عێراقا هاتوونەتە پێشەوە و دوا بەدوای ئەو بڕیاری دادگای ناوبژیوانی نەودەوڵەتی کە سەر بە دادگای پاریسە لە فەڕەنسا حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانە بڵێم دەرگاکانی فرۆشتنی نەوتی لێداخرا بوو لە هەمان کاتە نیازپاشیشیش لەلایەن حکوومەتی عێراقی و سەرۆکوەزیران هەبوو هەوڵەکانی سەرۆکایەتی کۆماریش لەلایەشی تر هەموو ئەمانە پێکەوە کوو بوونەوە بوون بە بارودۆخێک کە دەرگایم لێک تێگەیشتنی کردەوە باش ئەتوانین بڵێن لە ئەم ڕێکەوتنە هەوکو خۆشیان ئاماژیان پێکە سەرۆک وەزیرانی عێراق وتی ڕێکەوتنێکی کاتیە تا بودجە تا قانونی نەوت و گاز باشە ئەتوانین بڵێن کێ ئەتوانێت ڕۆڵ ببینێت لە چاودێریکردنی ئەم ڕێکەوتنە چونکە وەکو خۆ دوتە سەرۆکایەتی کۆمار ڕۆڵی هەبووە لەوەی کە بتوانێت لایەنەکان بگاتە ڕێکەوتن بگەێنێتە ڕێکەوتن سەرۆکایەتی کۆمار یاخۆت سەرۆک کۆمار خودی خۆی ئەتوانێت چاودێر بێ بەسەر ئەم ڕێکەوتنەوە بۆی کە جێبەجێکردنەکەی گەرانتی بکرێ بە پلەی یەکەم هەردوو سەرۆکوەزیران هەمی فدراڵ هەمی هەرێمی کوردستان بەرپرسیارەتی یاساییان هەیە لە ڕووی یاساییەوە بۆ پابندبوون بە جێبەجێکردن لە هەمان کاتە دەستگای ڕقابی چاودێری فیدراڵیش ڕۆڵیشی ئێجگار گرنگێ بێت لە چاودێریکردنی جێبەجێکردنەکەی و بۆ زانیاری ئێوەی بەڕێز و بینەرانیش پرۆسی جێبەجێکردنەکەی ئاسانە بۆچی ئاسانە لەبەرەوەی لە جەوهەرە حکوومەتی هەرێم گرێبەستی هەیە و بۆری هەیە کە نەوتەکەی پێڕەوانەکرێت تەنها و تەنها ئەتوانی بڵین وەکو مۆڵەتێک وایە کە ئەم مۆڵەتە لە ڕۆژانی ڕابردوو لە حکوومەتی هەرێمی کوردستان سەنرایەوە ئەم ڕێکوتن نامە جاریشکە مۆڵەت پێدانە بە حکوومەتی هەرێم نەوت بفرۆشێ بەڵام ڕەگەزی شەفافێتی چۆتە ناوە چکە کە حکوومەتی عێراقی فرۆشێ دیارە کە بە چەند فرۆشراوە بچێ فرۆشراوە چۆنە و ئیتر ئەو تەمومژە لەسەر مەلەفی نەوت نامێنێ خەڵکی کوردستانیش پێشوازی لەکە لەبەرەوەی خەڵک لەم چەند ساڵی ڕابردووە هیلاک بوون بەهۆی قەیرانی دارایی ومێدێک دروست بووە کە ژیانی ئابووری بەرەو بژانەوە بڕات چکە بودجێ عێراق بودجەیەشی تەوڵەمەنە و هەروەها ڕۆژ بە ڕۆژ تواناکانی کەرتی وزە لە عێراق و لە کوردستان بەرەمێنان زیایەکە عێراق جیلی پێنجەمی بۆ گرێبەستە نەوتیەکان جێبەجێ کرد لەگەڵ
چینیەکان لە باشووری عێراق و هەروەها لەگەڵ ئیماراتیەکان بۆ دەرهێنانی نەوتی تازە و بۆ فراوانکردنی بەرهمێنانی نەوت لە شێڵگەکان و دەرهێنانی غازی سروشتی کە ئەمە لە 2 ساڵی داهاتووە بە پێی پێشبینیەکان ساڵانە 7 ملیار دۆلاری ترە خاتە سەر بودجەی نیشتیمانی و هەرێمی کوردستانی ژەگەرەم کۆتوبەندانی نەبێت ئاسۆی لە بەردەمایە کە ڕێژەی بەرهمێنانی خۆی تا ئەندازەیەک زیاد بکات. دوا پرسیارمەکەم کاکاوڕێ بێگومان کە نەوت فرۆشرا سبینێ لە ئەگەر لە ناو یاسای بودجەیە بودجەیەک بۆ هەرێمی کوردستان دیاریکراوە پەسەند کرایتر بە پێوە بودجەیە بەڵێ بودجەیەکی دیاریکراویەت بۆ هەرێمی کوردستان کە لە سەدا 12.67 باشە بەس لە ماوەی ڕابردووە گرەی گەکرا یاخود گلەی خەڵکیشە تا ئێستاش ئەو جۆرەی کە داهات هەیە لە هەرێمی کوردستان جۆرێک لە عەدالەتی تیانە لە دابەشکردنیە حکوومەتی عێراق گرنتیەوەکە ئیتر لە مەوداچکە ئەو چاودێرە گرنتیەوەکە ئیتر لە هەرێمی کوردستان ئەو داهاتە بە عەدالەت لە نێوان هەموو ناوچەکانە دابەشەکرێ بێگومان ئەو داهاتە ئاخرێتە سەر غەزێنەی حکوومەتی هەرێمی کوردستان ژمارەیەکی بانکیە لە بەرژەوەندی حکوومەتی هەرێم و هەموو داهاتەکان ئەوانەی عێراقی فیدرال لە ڕێگەینەوە داهاتی ناوخۆ ئەچێتە ناو یەک غەزێنەوە کە غەزێنەی حکوومەتی هەرێمە. ئەمە هیوادارم زمینەیەک ساسکە بوو لە تێگەیشتنی نێوان یەشێتی نیشتیمانی و پارتی دیموکرات وەکو دوو هاوبەشی گرنگ و درێژخایانی پێکهێنانی حکوومەت و هیوادارین حکوومەتی هەرێمی کوردستان ئەم دەرفەتی لێک تێگەشتنی لەگەڵ حکوومەتی عێراقی فیدرال بکا بە سەرەتایەکی باش بۆ لێک تێگەشتن لەگەڵ هاوبەشە استراتیژیەکەی خۆشی کە ئەمە قۆناغیشی گرنگە و خودی بەڕێز سەرۆکۆمار زۆر بەپەرۆشە بۆ ئەم هەوڵەش کە هاوبەشەکان لە حکوومەتی هەرێمی کوردستانی یەکێتی و پارتی دەست لە ناو دەست وەکو یەک تیم بتوانن پێکەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئیدارە بدەن. زۆر سپاس بۆ بەڕێز هاوڕێ تۆفیق ڕاوێژکاری سەرۆکۆمار. سپاس. خێر بێ سەرچاوان.